باز لەوە دەکەین پەیوەندیەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتە سیاسیەکانی وڵاتان بە تایبەتی وڵاتێکی وەکو سوید بەهێز و بچەوە لە چەند ڕۆژی ڕابردووشدا دوو وەفد سەردانی هەرێمی کوردستانی خۆڵباڵنی سلێمانیان کردو. یەکێکیان وەفدی حەزبی تەکەتۆلی دیموکراتی لە پێناو کار و ئازادیەکانی تونس سەردانی یەکێتیان کردو. لە هەمان کاتیشدا وەفدی سویدی مێنا سەردانی سلێمانیان کردووە و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەتەوە چەند پرۆژەیەکیان هەیە. ئەم بابەتە لەگەڵ سەمیر ئەمین نوێنەر یەکێتی لە سوید و هەروەها بۆ مێنا تاوتوێکین کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک سەمیر بەخێر هاتی. بەخێراتی کاک سەمیر، سپاس بۆ ئامادەبوونت. کاک سەمیر، هاتنی وەفدانە مەبەستی هاتنی وەفدانە بۆ ئێرە چییە؟ بەڵێ ڕۆژ ئێوە باش، ڕۆژی کارمەندانی کورسات باش، ڕۆژی گەلی کوردستان باش. ئەمە پەیوەندی دوولایەنەیە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و حزب و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە. یەک لەو حزبانە تەکەتولی تونوسی بۆ کار و دیموکراتی بۆ کار و ئازادیەکانە. ئەمە پەیوەندێکی مێژینەیە و بنیات نراوە لەسەر بنەمای دەستە خوشکایەتی ئەم دوو حزبە لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی وەکو سۆسیالیستی ئینتەرناشناڵ. پێویستە ئەم دوولایانە هەر باوەی جارێ ئەو پەیوەندیانە بەهێزتر بکەن و لە بارودۆخی یەکتر لە نزیکەوە بزانن و زانیاری ئاڵوگۆڕ بکەن لە بارودۆخی کاری سیاسی و لە ناوچەکانی خۆیاندا. ئەم شاندە بە سەرۆکایەتی سەرۆکی حزبەکەیان بە ناوی دکتۆر خەلیل زاویە و جێگرەکەی و ئەمینداری گشتی حزبەکەیان بە ناوی پرۆفسۆر کەمال دەردووری لەگەڵ چەند ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبەکان هاتن سەردانی کوردستانیان کرد و لێرەش لە سلێمانی پێشوازییان لێکرا لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆردی پەیوەندەکانی دەرەوە و مەکتەبی پەیوەندەکانی دەرەوە کە معنیە بەم بابەتی ئەم پەیوەندیانەوە. دواتر سەردانی مەکتەبی سیاسیان کرد و کارگەڕانی مەکتەبی سیاسی و ئاڵوگۆڕی بیرروباوەڕیان کرد و لە پرسی کەشوهەوای سیاسی هەردوو وڵات و هەرێمی کوردستان و تونس و بە عێراقشەوە تاوتوێ کرا و هەوڵدراکە بە باشتر بتوانن یارمەتی و پشتیوان یەکتر بدرێ و زانیاری ئاڵوگۆڕ بکرێ لە کێشە و کێشمەکانی ئەم ناوچانە و ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی و پێشنیازیش بۆ یەکتر کراوە بە دڵنیایی. باشە کاک سەمیر، جار ئەم سەردانیکردنا گرنگی خۆیە بە تایبەتی لە ڕووی سیاسی و ئاڵوگۆڕی ئەو ئازادیانی کە لە نێوان لایەنە سیاسیەکان یاخود ئەو حیزبانی کە بەشدارن هەیە. بە شێوەیەکی گشتی ئەم گرنگیە بە دیاریکراوی لە چیدا دەبینیتەوە بە تایبەتر لە ڕووی پێکەوە ژیان و یەکتر قبولکردنەوە؟ ئێمە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست پێشتر کێشەی پێکەوە ژیانی و کەمایەتی هەبووە. ئێستا ئەو سنوورانە بێ بشکێنرێ. چی دیکە مرۆڤ لەسەر گۆی زەوی مرۆڤە، بەدەر لە ڕنگ، بەدەر لە بیر و باوەڕ، بەدەر لە ئاین، بەدەر لە بیرکردنەوە مرۆڤ ئەبێ پێکەوە بژێ و لە ناوچەکانە ئاڵوگۆڕی بیرڕا بکەن بتوانن بە باشترین شێوە خزمەت بە کۆمەلگاکان بکرێن. و ئەم پێکەوە ژیانیە ئەبێتە هۆکارێەوە سەقامگیری، ئەبێتە لێک تێگەیشتن، ئەبێتە بەهێزکردنی تواناینەوەکانی ئایندە بۆ ئەوەی کەشوهەوایە دروست بێ، کۆمەلگاکانمان ئارام بێ لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە، بتوانین لەو ڕێگەیەوە پەیوەندیکی تەندروستمان هەبێ، بە دووربین لە جەنگ و لە کێشەکانی تری سیاسی و ئیداری و ئابووری، بتوانین تەواوکەری یەکتر بین بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان و بۆ بەهێزکردنی ئابووری ناوچەکە و ئاڵوگۆڕی ئابووری و لەو ڕێگانشەوە بتوانین بە شێوەیەکی زۆر تەندروستیانە ناوچەکە گەشە بکە لە ڕووی مرۆڤایەتیەوە، لە ڕووی دیموکراتیەوە کە ئەمانە زۆر پێویستن بۆ ئەوەی ئەم ناوچەیە دەمێکە لە کێشە و قەیران بووە کەمێ سەقامگیری بەخۆیەوە ببینێ. ئەم وڵاتان ئێستا ئەم وڵاتانەی کە لە ناوچەکەیە ئەتوانن پەیوەندیکی تەندروستیان هەبێ بووەتە هۆکارێ بۆ سەقامگیری، نەک تەنها لە ناوخۆی و ئەقلیمی، بەڵکو بۆتە هۆکارێک بۆ سەقامگیری نێودەوڵەتیش. باشە کاک سەمیر، باسمان لە هاتنی وەفدە تونسیەکە کرد کە بۆچی لێرەن.
بابینە سەر وەفدی مێنە سەرەتا بزانین مێنە چییە ڕێکخراوێکە بێگومان بەڵام زانین لە چی و چی پێکاتوە لە چەند لایەن پێکاتوە و دوای ئەوە مەبەستی سەردانی ڕێکخراوی مێنا بۆ هەرێمی کوردستان چییە؟ مێنا خۆی کورتکراوەی میدل ئیست ئەند نۆرت ئەفریقایە ئەکادیمی کە ئەکاتە ڕۆژەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ئەکادیمیایەکە ڕێکخراوێکی سەردەمیانەیە مۆدێرنە لەژێر چەتری ئۆڵفپاڵمەی سوید کە ئەوش ڕێکخراوێکە پێڵێن سنتەری ئۆڵفپاڵمەی نێودەوڵەتی ئەم مێنە لەژێر ئەو چەتری سنتەری ئۆڵفپاڵمە کارەکانی ڕێکەخە لە ئەو ڕێکخراوانی کە لەژێر ئەو چەترە کارەکەن یەک لەوانە پێڵێن یوروپیان فۆریم یاخۆت کوڕبەندی ئەوروپی یەک لەوانە FSMی پێڵێن هۆڵندیە فاوندیشن ڤانمیر ستۆڵ یەک لەوانەی تر هەر ئۆڵفپاڵمە خۆیەتی ئەم ڕێکخراوانە هەمویان پێکەوە بوونە بە چەترێک بۆ کاروباری ڕێکخستنی خول بۆ کادران و بۆ لاوان و بۆ ژنانی ئەو حزبانەی کە دەستە خوشکن لە ڕێکخراوی نێودەوڵەتی سۆسیالیست ئینتەرناشنڵ ئەم جارەیان تەبعاً دەرفەت درا بەوەی کە لە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری و پێکەوە ژیان ئەو خولێک بکەن کە تەواوکەری خولەکانی پێشووترە کە لە چەند وڵاتێکی تری وڵاتە عەرەبەکانی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دیارە ئەم سەردانیکردنی وەفدەکان بۆ هەرێمی کوردستان و بۆ لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرداواکاری یەکێتی نیشتیمانی بووە یان ئەو وەفدانە خۆیان پێیان خۆش بە سەردان بکەن. دوولایەنەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمڕۆ کە وەفدێکی تونسی بە سەرۆکایەتی سەرۆکی حزبێک دێ بۆ هەرێمی کوردستان و تەبەن پێیان خۆشە ئەوان کە لە نزیکەوە بارودۆخی هەرێمی کوردستان بزانن وان بارودۆخی حزبە دەستە خوشکەکەیان بزانن و تێبگەن لە کێشەکانی عێراق و هاوبەشیمان هەیە لە نێوان حزبەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوبەشیەکە لە چیایە لە کێشەکانە لە شێوازی بیرکردنەوەیە و چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان لە تونس دەستور هەیە و کێشەی دەستوریان هەیە پەرلەمان پەچی کەوتووە و چۆن بتوانن چارەسەری کێشەی سیاسی ئەو وڵاتە بکەن لە عێراقش بە هەمان شێوە سەرکی هەڵبژاردن کراوە تا ئێستا نەتوانراوە حکومت پێک بێنرێت کەواتە ئەمە هاوبەشیمان هەیە لە کێشەکان و بۆیە ئاڵوگۆڕی بیرروڕا زۆر گرنگە بۆی بتوانرێت سوودمەند بین لە ئەزمموی یەکتر چی هەرێمی کوردستان چی وڵاتی تونس ئەمە سەبارەت بەو بابەتە سەبارەت بە بابەتی مێنا کە ئێستاش بەردەوامە ئەم ڕێکخراوە هەوڵێکی زۆر جددی ئەدا بۆ پێگەیاندنی کادران و لاوانی حزبەکانی دەستە خوشکی سۆسیالیست ئینتەرناشناڵ ئەمڕۆ بە دڵخۆشیەوە سلێمانی شاری سلێمانی شاری ڕۆشنبیری چەند وڵاتێک چەند حزبێکی وڵاتانی ئەقلیمی و عەرەبی لە خۆی گرتووە کە بریتە لە حزبەکانی لە تونس تەکەتولە لە لوبنان دیموکراتیە حزبی دیموکراتی و اجتماعیە لە ئوردن حزبی دیموکراتی اشتراکیە لە فەڵەستین حزبی فەتحی فەڵەستینیە و لە هەرێمی کوردستانی شێکەتی نیشتیمانی کوردستانە ئەگەر تۆ تەماشایەوە بکەی کۆمەڵێک حزبی وڵاتانی عەرەبی هاتووە لە شارێکی وەکو سلێمانی کۆبوونەتەوە ئاڵوگۆڕی بیر و باوەڕەکەن لاوان و کچان و ژنان لە هۆڵەکانە گفتوگۆکەن سەبارەت بە کێشەکانی ناوچەکە بەگشتی و چۆنێتی هەوڵدان بۆ چارەسەرکردن ئەگەر بە هەر شێوەیەک بێ لە ڕوانگەیەکی زۆر فراوانش نەبێ بەڵام بتوانرێ کاریگەریان هەبێ بتوانرێت لە ئایندەیە ئەم لاوانە کاریگەریان هەبێ لە گەشە پێدانی بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسی بتوانن بڵێن نەخێر کە پرسێکی زۆر گرنگە یعنی هەموو کاتێ بەڵێ نەبێ بۆ بابەتەکانە نەخێرش ببێت بۆ ئەوەی بتوانرێت چارەسەری کێشەکان بکرێت و ئەمانە ئەبنە هۆکارێ بۆ ئەوەی لە ئایندەیە ئەمە کۆمەلگایەمان خەڵکی سیاستمەدار و خەڵکی بەتوانە لە گەنجێتیەوە
پێ بگەن و بتوانن ئەزممویان هەبێ نەک تەنها لە هەرێمی کورسان بەڵکو ئەزممویانش هەبێ و ئەزممون پەیدا بکەن لەگەڵ وڵاتانی دەوروپشت و سیاسەتی وڵاتانی ئەقلیمی و نێودەوڵەتیش. باشە کاک سەمیر بۆچی بە دیاریکراوی سلێمانیان هەڵبژارد بۆی بێن سەردانی بکەن و ئەو خولانەی کە دەیانەوێت لە سلێمانی ئەنجامی بدەن؟ خۆی بڵێن مەفروض وا بوو ئەم خولە لە ئوردن بکرایە لە ئەممان پایتەختی شانشای ئوردنی، بەڵام ئێمە پێمان خۆش بوو کە پێکەوە ژیانی وێنەیەکی زۆر جوانی سەردەمیانەیە. پێمان خۆش بوو کە ئەم جارەیان کە بەشی دووەم و بەشی سێمی بەشی دووەم و بەشێکی لە سێمیش بوو لە سلێمانی لە شاری سلێمانی و لە کوردستان بکرێ. هاتنی ئەم نوێنەری ئەو حزبانی ئەو وڵاتانە بۆ شاری سلێمانی پەیامێکە بۆ دنیا و بۆ وڵاتە ئەقلیمەکانیش کە ئێمە نەک لە ئاستی دەوڵەت و لە ئاستی کۆمەلگا لە ئاستی حزب ئێمە لە ئاستی شاریش ئەتوانی دەستە خوشکایەتی لەگەڵ وڵاتانی دەوروپشت و گەلانی وڵاتانی دەوروپشت دروستکەی ئەتوانین باوش بکەینەوە ژینگەیەکی تەندروست دروست بێ ژینگەیەکی سەقایق گیر بێ بۆ ئەوەی سەرجەم لاوانی وڵاتانی دەوروپشت ئەگەر لە ڕێکخراوەکان بێ ئەگەر لە حزبەکانیش بێ بێن لە شاری ڕۆشنبیری شاری سلێمانی کۆبنەوە گفتوگۆی سیاسی بکەن ئاڵوگۆڕی بیر و باوەڕ بکەن پەیامێک بێ بۆ دەوڵەتانی ئەقلیمیش کە پێکەوە ژیانی ئەبێتە ئامانجی سەخامگیری ئەبێتە ئامانجی ڕێز و ئاڵوگۆڕی خۆشەویستی و ئەبێتە پردێک بۆ ئایندە لە نێوانەوەکانە لە ئێستەوە ئێمە دروستی ئەەکەین لە ئێستەوە شاری سلێمانی ئەبێتە پێشنگ لەوەی کە پردێک دروست بێت بۆ ئایندە لە نێوان لاوانە بتوانن ئاڵوگۆڕی زانیاری بکەن بتوانن پشتیوان بن بۆ یەکتر بۆ گەشەکردنی دیموکراتی بۆ وە دەرەنجامەکەشی ئەبێتە ئەوەی کە کۆمەلگامان پێشکەوێت و بە هەمومانەوە بتوانین ناوچەیەکی سەقام گیرمان هەبێ و بتوانین پێکەوە ژیانی ببێتە خاڵێکی سەرەکی نێوان گەلان. باشە کاک سەمیر دیارە خولانی کە دەکرێنەوە بەشداری چەند لایەنێک دەبێت ئەو لایەنانی کە لەم خولەدا بەشدارن چێن و ناوڕۆکی خولەکانیش باس دەچی دەکەن. من باسم کرد کە ئەو لایەنانی کە بەشدارن تونسە وەکو دەوڵەت و حزبێکی تونسیە وەکو تەکەتولی تونسی بۆ تەکەتولی تونسی دیموکراتی بۆ کار و ئازادیەکان لە وڵاتی فەڵەستینە حزبی فەتحی فەڵەستینیە لە وڵاتی ئوردنە حزبی ئیشتراکی دیموکراتیە و لە وڵاتی لوبنانیشە حزبی دیموکراتی و لە کوردستانیش هەرێمی کوردستانیش یەکێتی نیشتمانی کوردستانە. ئەمانە پێکەوە ئامانجی ئەوە لەم خولەی ئەم جارەیان کە ئێستا بەردەوامە بتوانین پێکەوە وەرکشۆپێک ساز بکرێ ئەنجام بدرێ و لە وەرکشۆپەیە تەواوی لاوان ژنان بە دوو بەشە بەشێکی لاوانە بەشێکشی ژنانە بە تایبەت بەس ژنانە بەشێکشی لاوانە کە لە هەردوو کوڕ و کچانی ئەم حزبانە کادرانی ئەم حزبانە پێکێنراوە. ئامانجەکەش بەگشتی ئەوەیە کە ئەمڕۆ سەردەمی ئەولەمە و سەردەمی دیموکراتیەتی جیهانیە سەردەمی دیموکراتیەتی لۆکاڵی نەماوە. ئەمڕۆ زانیاریەکان جیهانیە ئەمڕۆ ئەتوانین بە باشترین شێوە ئێمە یارمەتی یەکتر بدەین لە وەرگرتنی ئەزمون لە یەکترەوە. بابەتی هەڵبژاردنە چۆن بتوانین ئێمە هەڵبژاردنێکی تەندروست بکەین چۆن بتوانین پەیامەکانمان بگەێنین بە چین و توێژەکان بە کەمترین کات و بە ئاسانترین شێوە و بە کارهێنانی کەمترین و شەو دەستەواژە بتوانین پەیامەکان بگەێنین بە هاوڵاتیان و بە دەنگدەر. ئەمە بەشێکە چۆن بتوانین ئیدارەدانی کاروباری ڕێکخراوەیی ئیدارەدانی حزبی دەوڵەتدارێتی ئەمە بەشێکی ترە. دیموکراتیەت چۆن بتوانێت زیاتر بەرەو پێشەوە بڕوە. یەکێک لەو بابەتانی کە پرسە خەڵکێکی زۆر ئەڵێ بە وشەیە زۆر و ئەم دەستەواژەیە زۆر بەکاردێ بەڵام دیار نییە هێشتا کرد لە ئەرزی واقعا نەچەسپاوە و نەبووە بە کار و بە بەرنامە. دیموکراتیەت سنووری نییە ئەبێ بەردەوام بێ ئێمە بێ بەردەوام لەسەری کار بکەین بەردەوام بەهێزی بکەین بەردەوام بە بیری خۆمان و بە بیری دەوروپشتەکانمانی بێنینەوە کە ئێمە لەسەر ڕێوڕێوێک ئەڕۆین کە خزمەتە
ئەبێتە خزمەت بۆ هاوڵاتیان بۆ گەل بۆ نیشتمان بۆیە دیموکراتیا سنووری نییە ئێستاش لە وڵاتانی پێشکەوتوی دنیاە گفتوگۆی چڕ و تونند و تیژەکرێت لە پەرلەمانەکان و لە ناو دەستگاکان و لە ناو ڕێکخراوەکانە لەسەرەوەی چۆن بتوانێت دیموکراتیت زیاتر گەشە بکە ببێتە مای ئەوەی کە زیاتر کۆمەلگاکانیش گەشە بکەن و سەقامگیرتر بێ ئەمە بابەتێکی تر بوو بابەتی ترمان هەیە لەسەر مافی مرۆڤ مافی مرۆڤ لەم ناوچەیە تا ئێستاکە کێشەیەکی زۆری هەیە نەک لەم ناوچەیە لە ئەوروپاش کێشەی هەیە تۆ سێرەکە ئێستا جەنگە لە بەشێک لە ئەوروپا کە وڵاتانی دیموکراتیەت و بە تا ئەندازەیەکی باش ڕێز لە مافی مرۆڤەگرن بەڵام هێشتا کە پێویستە ئێمە زیاتر کاری لەسەر بکەین ئەمە تەوەرێکی تری ئەم خولەیە مافی مرۆڤ یەکسانی ڕەخساندنی هەری یەکسانی بۆ تاکەکانی کۆمەلگا ئەبێ ئێمە وا بکەین لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە بەشەکانی تری ئەفریقاشکە ئەم ڕێکخراوە بناوینراوە ئەکادیمای ڕۆژەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا یعنی مەبەستم لە هەموو ئەم ناوچەیە ئەبێ تا ئاستێکی زۆر پێشکەوتوو کار بکرێت لەسەر ئەو بابەتانەی کە پەیوەستە بەم ناوچەیە ئەم ڕۆژەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و دوای دەرەنجامەکەشی بە کۆی گشتی ئەوروپا و بابەتێکە زۆر گرنگە ئێمە لەم تەوەرەشا دیسان بەرنامەی گلۆبالیزیشنمان هەیە کە ئەولەما گەیشتووەتە هەموو بەڵێ جیهانگیری ئەولەما گەیشتوتە هەموو سوچ و ناوچەکانی ئەم دنیاە بە مۆبایل تۆ پەیوەندیت هەیە بە هەموو دەور و پشتەوە لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتەوە لە ڕێگای کەناڵەکانی تەلەڤیزۆن و ڕاگەاندنەوە تۆ ئەگەی بە هەموو کەسێک ئەگەی بە هەموو چینێ بە هەموو توێژێک ئەمە بابەتێکی ترە کە چەند گرنگە تۆ ڕاگەاندن بتوانێت خزمەت بک بە کۆمەلگا شێوەیەکی دروست بتوانێت بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی تەندروست پەیامی سەردەمیانە بێ و بتوانێت ئاڵوگۆڕ بک و ببێتە پێگەیەک ببێتە مینبەرێک لە ڕێگەی ئەم کەناڵانەوە وەکو تەلەڤیزۆن و وەکو فەیسبوک و وەکو ئەو کەناڵەکانی تری ڕاگەیاندن و ببێتە مینبەرێک بۆ دەنگی خەڵک. کاکسانی باس لەوە کرد لە وەرکشۆپەکە یا چینی گەنجان و ژنان جیا دەکەینەوە ئەم جیاکردنەوەیە بۆچی؟ ئەمە بۆ ئەوەی لەبەرەوەی بە باشی بیزانن نزیکەی 50 کادرە وڵاتی دەکادر لە وڵاتێکەوە هاتووە بوو بە 50 کە بوو بە 50 هۆڵەکان زۆر چڕۆپڕە بێ و پەیامەکان ناگا پرسیار زۆرە بێ دابشکردن کەمێک کاتی زیاتری ئەوێ بۆیە ئەژینا لاوان هەر کوڕ و کچانیشە بەڵام ژنانیش لە لایەکی تر بۆی بتوانرێت بابەتەکە زیاتر بە ئاسانتر گفتوگۆ بکرێت و پرسیارەکان بتوانرێت وەڵام بدرێتەوە. بەڵێ کاک سەمیر چەند ڕۆژ خولەکە بەردەوامە بێت و کاری داهاتووی با بڵێن ئایندەتان لە ڕۆژانی داهاتووە چیە بێت لە خولەکەیە؟ بەڵێ ئێمە ئەم خولە لە 2 مانگەوە دەستی پێ کرد و تاکو 5 مانگ ئێوارەکەی بەردەوامە بێ و شەوەکەی تر کۆتایی پێدێ بە مەراسیمی دابشکردنی بڕوانامە و ئەم خولە ئەمە بەردەوامی هەیە ئەو بەردەوامیەش لەوەیە دێکە ئەم جارە شاری ڕۆشنبیری سلێمانی پێشوازی کرد لەو میێوانانە لەو بەشدار بووانە لەم ڕێکخراوە لە ئایندەیە لە وڵاتانی ترە بێ بە ژێری ئەو نەخشەی کە لە پلانتانە هەیە خولی دیکەی لەم شێوێ بکەنەوە. بڵێ ئەمە دەوریە ئەسوڕێتەوە و زۆرترین ڕێژەی کادران دەبێت ساڵانەیە بەڵکو ساڵی 2 جارەکرێ هەر جاری لە وڵاتێکە کرێ ئەگەر دەرفەتە بێت تا 3 جاریش بەوەی زیاترین ڕێژەی لاوان و کوڕان و کچان بەشدار بن. ئەم ئەنجامانی کە لێستایە بەشدارن تەنها ئەوانە ئەتوان بەشدار ببنەوە لە خولەکانی ئایندەدا کە لە شوێنی تریژ ئەنجامەدرێ یا خۆت ئەنجامەکان ئەتوانرێ ینی گۆڕانکاریان تیا بکرێت. بڵێ ئەوە مەرج نییە لەبەرەوەی هەندێک لەوەی نتوانێت بڕوا بەشدار بێ بربەستی بۆ ئەوێ بەڵام بە کۆی گشتی ئەمە چەند جارێک پێشتر لە ڕابردووە خولمان کردوێتەوە و پێوەری شەیە بۆ ئەوەی کە بتوانانی بڕۆی بەشدار پێوەرەکان یەک لەوانە ئەمە پێوەری زمانە بەشدار بووان مەرجی ئەوان ئەبێ هەبێ زمانی ئینگلیزی بزانن یاخود عەرەبی لەبەرەوەی ئەمە بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە و بەشێکشی بۆ ئەوروپا بێ تۆ ئەبێ ئەو پێوەرانە هەبێ زمانی ئینگلیزی
بەباشی بزانرێ هەم لە گفتوگۆ و هەم لە نووسینیش یاخود زمانی عەربی بەباشی بزانرێ و ئەگەر بێت و ئەوانش ئەو پێوەرانش نەبوو ئەتوانرێ ڕێگەی تر بدۆزرێتەوە بەڵام ئەوە خولی ترە بێ بۆ ئەو کەسانە ئەبێ بەسەلەن نە زمانی عەربی و ئینگلیزی ئەزانن ئەو کاتە ئەبێ ئێمە وەرگێڕ پەیدا بکەین بۆ ئەو بابەتە ئەمە یەکێکە لە پێوەرەکانی تر تەمەنە خولەکان بۆ تەمەنی جیاواز دەکرێتەوە تەمەنی لاوان بتر نابێت لە 30 ساڵ تێپەڕێ بێت لە 30 ساڵ تەمەنی لە 30 ساڵ بەخوارەوە بێ لە 30 ساڵ بەسەرەوە ئەوە خۆلی ترە بێ و بۆ بابەتەکان بەرنامەکانی جیاوازە بێ ئەمە پێوەری دووەمە پێوەری سێم بەڵانسی جەندەریە ئەبێتەوە ئێمە بەڵانسمان هەبێ مەسەلەن لە ڕوانگەی ئەوەی چەند کوڕ و چەند کچ بەشدارە بن و ئەبێ یەکسان بێ ئەمە بە بابەتێکی ترە پێوەرەکەی تر ئەوەیە چەند کەس بەشدارە بێ و ئەو وڵاتی کە میێواندارەتیەکە ئەو شارەی میێواندارەتیە دیاریکراوە ژمارەکە چەند کەسە بێت خۆی دیاری کراوە بەڵام هەندێک جار ئەتوانرێکە کە زیاد و کەمیش بکرێ بە جۆری پێویست و بە جۆری ئەوەی ئەو ڕاهێنەرانە توانە و کاتیان چەندێکە با کۆتا پرسیارم ئەوە بێت ئەمە خولانەکە کرێنەوە ئەو کەسانی کە بەشداریەکەن لە ڕێکخراوەکە هەڵەبژێرن یاخود هەر کەسێک بێوێت توانێت بەشداری بکات ناو بنووسی ئەمە چۆنا هیەکرێ بڵێ ئەمە ڕێکخراوەکان داوا دەکەن داوای پێوەرەکان دەنێرن ئەڵێن بەم پێوەرانە حزبەکانیش خۆیان دەستنیشانەکەن حزبەکان بەڵێ خۆیان دەستنیشانی ناکەن وەکو دەستنیشانکردن بەسەرەن ئێمە بۆردی پەیوەندەکانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەند مەکتەبی پەیوەندەکانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرجەم مەکتەب و ئۆرگانەکانی حزبەکەی خۆی و ڕێکخراوەکانیشی دەنێرێ ئەڵێ کە ئێمە خولێکی وامان هەیە ئێوە ئەتوانن چەند کەسێک کاندید بکەن ئەوەی کە ئەو پێوەرانی تایە وە لەوێ دەستنیشان دەکرێت بە جۆری ئەو پێوەرانی کە ڕێکخراوەکەش داوایەکە کەواتەمە دوولایەنەیە ینی ئەوان داواکاریان هەیە و حزبەکانیش ئەبێ لە ئۆرگانەکان و مەکتەبەکانی خۆیان دەست بژێر بکەن کە کێ ئەتوانێت بێ بەشدار بێ بۆی بتوانێت بە باشترین شێوە سەرکەوتوو بێ و بتوانێت ئاڵوگۆڕێکی تەندروستی زانیاری هەبێت لە نێوانیانە بۆ بەجۆری ئەو پێوەرانی کە دەستنیشان کراوە لەلایەن ڕێکخراوەکە و حزبەکەش لە هەمارکات باشە کاکسەمیرۆ کۆتا پرسیار دەمێ ئەو بڵێم بە شێوەیەکی گشتی پەیوەندیە نێودەوڵەتەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانە چۆن دەبینی و لە چاستێکدایە بەپێی ئەو گۆڕانکاری و بەرەو پێشچوونانێکی ئێستا لە هەموو ڕۆیەکەوە لەسەر ئاستی گیان بوونیان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەیەکی بەهێزی لەناو کۆمەلگای نێودەوڵەتیە و ئەوش بە هۆکاری ئەوەی کە لە مێژینەوە توانراوە پەیوەندی تەندروستمان هەبێ پەیوەندیەکمان هەبێ کە ڕێزمان لە بەرامبەر و لە حزب و لە وڵاتانی دەور و پشت و وڵاتانی دنیا گرتووە و زیاتر لەوەش ئێمە لە ئەندامی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕێکخراوە نێودەوڵەتی بەهێزەکانیش یەک لەوانە هاوپەیمانی پێشکەوت و خواست کە پێڵێن پرۆگرێسیڤ ئەلاینس یەک لەوانە سۆسیالیست ئینتەرناشناڵ و لە ڕێکخراوەکانی تریش و لە ڕێکخراوە عەرەبیەکانیش یان یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی بە شێوەیەکی زۆر فراوان و بە شێوەیەکی زۆر تەندروست پەیوەندیەکی ڕێزلێگیراوی دوولایەنەمان هەیە لەگەڵ ئەو حزب و ڕێکخراوە نێودەوڵەتیانە ئەمە وای کردووە کە یەک لەوانە سەردانی ئەو وڵاتانە و حزبەکانی ئەو وڵاتانە دێن بۆ شاری سلێمانی زۆر بە ئارامی و زۆر بە دڵنیاییەوە هەست بە ئەمانەتەکەن لە کوردستان حەزەکەم ئاماژە بە خاڵێ بکەم کە دوێنێ دوو کەس لەو بەشداربوانەی ئەو خولا وتی من لێکێکیان وتی من کاتی ئەڕۆم بۆ دەورە لە وڵاتانی تر یەکەم شەو دووەم شەو زۆر نیگەرانم دڵە ڕاوکێم هەیە بەڵام بۆ یەکەم جارە کە بڕۆمە وڵاتێک و بڕۆمە شارێکەوە بتوانم بە ئارامی و بەهێمنی هەست بە ئەمان بکەم و بە ئارامی بتوانم سەرخەم بە سەرسەری و بخەوم و بزانم بەیانی هەڵەسم بە ئارامی بەشدارە بم لەگەڵ هەڤاڵ و لەگەڵ هاوڕێکانم لە وڵاتێکی ترە ئەمە بەڕاستی ئەمە پەیامێک بوو دڵخۆشکەر بوو پەیامێک بوو کە خەڵک دێت لەم وڵاتە و لەم شارە سەرباری ئەو هەموو نەهامەتی کە تووشی بووە دێت لێرە هەست بە ئەمان و هەست بە دڵنیاییەکە ئەمە یەکێکە لەو بابەتانی کە پێم خۆش بوو ئاماژەی پێ بکەم خۆزگا بتان توانای خۆتان بڕۆن پرسیاریان لێ بکەن کە ئەمڕۆژ
خۆیان بەشدارن بەڵێ، لەوێ بەڵێ. و ئەوانە خەڵکێکی زۆر بەتوانان لە ڕووی فکری و سیاسیەوە خۆتان بڕۆن پرسیاریان بەڵێ. بکەن بۆچی ئەوان هەستیان بەمە کردووە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان ڕاستە ئەو پەیوەندیانی یەکێتی نیشتیمانی کوردستان وای کردووە کە خەڵک دڵنیا بێ بەڵێ. میێوانەکان کە دێن بۆ ئەم شارە بۆ ئەم وڵاتە بۆ ئەم نیشتیمانە بۆ ئەم هەرێمە بۆ ناو ئەم گەلە هەست بە دڵنیایی بەڵێ. بکە هەست بە ئاسوودەیی بکە بەڵێ. خو دڵخۆش بوون کە لە ناو ئەم شارەیە پێکەوە ژیانی هەبوو پێکەوە ژیانی هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستانەمەی فراهەم کردووە چین و توێژەکان پێکهاتەکانی عێراق دێن لە هەرێمی کوردستان دێن هەرێمی کوردستان ژیان بەسەر یانەوێ بژێن ئەمە ئەوەیە کە لە هەرێمی کوردستان پێکەوە ژیانی هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان چی لە ناوخۆ چی لە ئەقلیمی چی لە نێودەوڵەتیش ئەو پەیوەندیە سیاسیە ئابوووریە ئەو پەیوەندیە فکریە ئەو ژینگەی دروست کردووە کە ئێمە پێویستە هەمومان پێکەوە کار بکەین ئەگەر کاری دیبلۆماسیە ئەگەر کاری ئابووریە ئەگەر کاری کۆمەڵایەتیە ئەگەر کاری فکریشە دەرەنجام هەمومان پێکەوە ئەتوانین ئاسوودەی سەقامگیری ئەمن و ئاسایش فراهم بکەین بۆ کۆمەلگاکانمان بەڵێ کاک سەمیر ئەمین نوێنەرێکێتی لە سوید و هەروەها بۆ مێنە زۆر سپاس بۆ ئامادەبوون لێرەمان دوومان کردی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە دووبارەوە خەهاتی سپاس